ڕۆشنبیری باشوور ڕەنگی لە کۆندا تا حەدەک هەڵوێستەشی مام ناوەندی هەبیبیت بەش ئەوش بەشەشی زۆر کەم مەسەڵەن هەتا دەی لە شاخ بووە هەزاری لە شار بووە هەتا دەی هەڵوێستی هەبووە لە شار سەدانی مەدقوسەنایی دەسەڵاتیان کردیە یان ئەوە تا خۆیان دوورە پەرێزگرتیە ئەو دیاردەی ئێستا بە دەقات و سەدقات بوویتەوە هەموو ئەوانەی لە 34 ساڵی ڕابردوو لەو دەنگە ڕۆشنبیرانی هەڵوێستیان نواندیە یان تەسلیمی دەسەڵات نەبوون پەنجەی دەست ماون ئەو پەنجەی دەستانەش ئەوانەی کە خۆیان پێ کەڵە ئەدیب کەڵە هونەرمەند کەڵشا دەبێت یعنی چاوەڕێ دەکەن ڕوودا زۆر گەورەبی ئەوز دێنە قسەی دەسە دەکەن دەشبی بتەماشێت ها دەبتەماشێت ئەگەنا هەست بە ئیهانە دەکەن ئەوان نایەنە ناخۆ پیشاندانێکی جەماوەری و ببنە قدووە ئەوە لە ڕۆشنبیریان دەگری لە ئەدیب لە نووسەر لە شاعی ئەو هەر دەبی ئێمە مانان ئەو جیرە نییە ئەوە قوربانی ئەوە جوندیەکەیە ئەو جەنڕاڵە لە ماڵەوە دەبی ڕێنمایی بداتە خەڵک وا دەبێ گەل و گونیانی ئەوا بە هەڵبشوە تاوەکو هەڵوێستەک دەنوێنن ئەوە هەرە باشەکانیان من دەڵێم بەڕێزان یعنی بۆ دەبێت لە هەموو وڵاتان ئەوانەی پێشەنجی خەباتی داکۆچی لە ئازادی نووسەر و ئەدیبەکان هەتا ئەو پێشکەوتنەی لە ئەوروپا دروست بووە ئەوروپا کۆن ڕۆژەڵات پێشکەوتوتر بوو سین پێشکەوتوتر بوو لە هەزاران ساڵ لەمەوبەر کەمتر لە ئەوەی یعنی لە دوای ڕێنساسەوە ئەوروپا ئەو پێشکەوتنە گەورەی بەخۆدی بەڵام وەرە پێم برە ڕێنساسی باشوور چییە ڕۆشنبیری باشوور چییە ئامادەیە هەزار گفتوگۆ لەسەر تێکستێک بکە لە مچکۆ یان گەل یان لە هۆڵەکان لەسەر دیوانە شعرێک لەسەر فۆلکلۆری قەدیم بەس ئامادەنی لەسەر ئێش و ئازاری ئەو خەڵکە قسەیەکی جددی بکە بستە مەیدان کورە لەسەر شارەکەی خۆی مەسەن قەڵات تێک دەدرێ قسە ناکە بەڵام ئامادەیە لەسەر تێکستێک هەزار قسە بکاتن ئەوانەی قسەش دەکەین ئەمە مانار کە قسەش دەکەین هەوڵ دەدەن هەزار و یەک ئەیبمان لێ بینەوە لەوەی پاساوی ترسنۆچی و هەڵپەرستی خۆیان بێنەوە بەڕێزان لە هەموو دنیا ڕۆشنبیر پێشەنگە وەرە بەس بە من بڵێ نەک لە ئازادی بواری ئەوەوە کاکە دار مەسەلەن ژینگە دۆستی ئەو ڕبوویتە کێشەیەکی هەرە گەورەی هەموو دنیا حەزبی ئەوڕۆپی نییە بەرنامەی ژمارەیەکی نەبی لە چەپ لە ڕاست لە کەنی ئەوەکە مەسیحیەکان کاکە لایمە نەکەر حزبەک نیتی ڕۆشنبیری کوردیش نیتی کورەوەرە لەسەر ئاژەڵ دۆستی ئەی هاوار یعنی قسە ناکەن لەسەر ژینگە و ئەوانە باش بووە لەوەی گۆژەی باش بوون بەڵام ئەمە لە هەولێر گەڕەکانی هەولێر تێکەدرا کەمترین ڕۆژنبیری کوردم دیت بێتە پشتی لە کاتێک دەکاکە ئەوە بەشەکە لە شەرەف و کەرامەتی و دوو لەسەر ئاژەڵ سەگ کەر پشیلە ئەو تێڕوانینە سەقەتە هەیە بە تەکمە ڕۆژنبیرێکی کوردەبینی بێتن بە جورئەتەوە دیفاع بکە دش بەو دیاردە قێزەوەن و تاوانەی بەرامبەر ئەو ئاژەڵە بێزمانانە دەکە کە لە ئاژەڵ دۆستەکان زیاتر کەسی تریان نییە ڕوبەڕووی جینۆساید بووینەوە ڕوبەڕووی کۆمەڵکوژی دەبنەوە هەر بۆ میزاج ئینسان ینی تاکە بوونەوەرە لەسەر گوی زەوی کە بەقیف خۆی هەر لۆ زەوق ئاژەڵ دەکوژیتن مرۆڤە بەڵام هیچ ئاژەڵک بەس خۆراکی بدێ و ئازاری پێمەدە بە شێر و پڵنج شۆقت ئازاری کەس ناداتن هیچ بوونەوەرشکە نادا ئەو بەس ئینسانە کەسی نایە قسە بکاتن لە کاتێکدا ئەوە دە ئیشی ڕۆشنبیریەتی میهرەبانی بڵاو کاتەوە دژایەتی تونند و تیژی بکە و دژایەتی ئەو ئەقڵە بکاکە ئەو گەردوونە هەر ئین مرۆڤ نییە ئەو گەردوونە هەر لە بۆ مرۆڤ دروست نەکرایە هی هەمووانە ئەو داهاتەی هەیە دەبی لە خزمەتی هەموو ئەوەبی ئەو ئاژەڵ و سروشتەی ژینگە هەیە باشەکن لە سامانی نیشتیمانی ئەو وڵاتە کەسی نایە قسە ناکە پێ عیبە یعنی زۆر بەرێسە پێ عیبە بێ دیفاع لە ئاژەڵ دۆستی بکاتن برێکاکە نابێ ئەو بربەریتە لە بەرامبەر سەکە بێتن چارەسەرەکان بدۆستۆ فشار بخات حکومە نەبابە ئەو ئامادەیە لەسەر یەک تێکست یان ناوی بینی ئەو مۆڕە دەگری شەڕی واترلۆ لەگەڵک